سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هەوڵی کەسانی بێڕۆژ بۆ ناوزڕاندنی کچانی بانە، دەست بەسەرکردنی دوو ئەندامی بنەماڵەی سارینە ساعدی لە سنە، گیان لە دەستدان و برینداربوونی دەکرێکە لە ورمێ و یەس، ناڕوونی چارەنووسی دوو هاوژینی دەست بەسەرکراو لە سەقز، سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێکی خەڵکی ئاودانان لە تاران، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی شاهڕوود و میامی، ناڕەزایەتی معەلیمانی نەهزەت لە تاران، ڕووخاندنی خانووی هاوڵاتیانی هەژار لە ڕەمینی چابەهار و پەیامی چەند چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانیەبین بۆ قوربانیانی کارەساتی تەبەس. درێژەی هەواڵەکان هەوڵی کەسانی بێڕەوش بۆ ناوزڕاندنی کچانی بانە. بە وتەی سەرچاوەیەکی هەواڵ لە شاری بانە و چەند شاری دیکە ماوەیەک لەو شارە بە شێواسی جۆراوجۆر بەتایبەت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە سازکردنی ئەکاونتی ساختە وێنەی کچان و ژنانی بانە دادەنێن و لەو ڕێگەیە ناوبردنیان لە ژێرناوی نەخۆشەکان ناویان دەزڕێنن و بێڕێزیان پێدەکەن. بە وتەی هاوڵاتیان مەبەستی ئەو کەسانە ئەوەیە کە کارە قیزەونانە دەکەن ئەوەیە کە کچان و ژنانی بانە بخرێنە گۆشەی ماڵ و بە سازکردنی تۆمەتی بێبنەمای بیانخەنە ژێر گوشار و هەڕەشەی بنەماڵەکان و ئازادیان لێزەوت بکەن. هاوڵاتیەکی دیکە دەڵێت پاش شۆڕشی ژینا و جۆرە ئەکاونتانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیادی کردووە بۆ ئەوەی کچان و ژنان گۆشەنشین بکرێن و لە کار و چالاکی سەرشەقام دووریان بخەنەوە. هەندێک سەرچاوەش با لە پەیوەندی ئەو کەسانە لەگەڵ گروپە مەزهەبی و سەلەفیەکان دەکەن و دەڵێن ناوەندامنیەتیەکانی ڕژیم پشتیوانیان لێ دەکەن. دەست بەسەرکردنی دوو ئەندامی بنەماڵەی سارینە ساعدی لە سنە. ڕۆژی سێشەممە ڕەزبەری 1403 موعین ساعدی و ڕێزان ساعدی براومیمکی هەمیشە زیندوو سارینە ساعدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە لەلایەن هێزانامنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردووەتە سەر کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازەکانی شاری سنە لە گۆڕستانی بەهەشت موحەممەدی و موعین و ڕێزان ساعدیان دەست بەسەر و بۆ شوێنی نادیار بوەستوەتەوە. شایانی باسەکە سارینە ساعدی تەمەەن 15 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری سنە بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. گیان لە دەستدان و برینداربوونی دەکرێکە لە ورمێ و یەس. ڕۆژی سێشەممە ڕەزبەر کرێکارێکی بیناسازی لە شاری ورمێ بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستدا و نۆکرێکاری کارخانەی کاشی سازی ساناز بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچوو بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەەن 26 ساڵی گوندی بەردیانی سەر بە ناوچەی سۆماوبرە دۆستی ورمێ لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە نۆهۆمی شەشەمەوە کەوتووەتە خوارەوە دەست بە جێگیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە سرویسێکی گواستنەوە کرێکارانی کارخانەی کاشی سازی ساناز لە ئێست بە هۆکارێکی نادیار وەرگەڕاوە و بۆ هۆیەوە نۆکرێکار بریندار بوون. ناڕوونی چارەنووسی دوو هاوژینی دەست بەسەرکراو لە سەقز. مهران مەحمودیان تەمەەن 32 ساڵ و خەڵکی سەقز و هەروەها هاوژینە دووگیانەکەی بە ناوی پەرستوو ئەحمەدی تەمەەن 27 ساڵ 5 مانگ لە مەوبەر لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و کراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی زانیاریەکان ئەو ژن و مێردە پێشتر بۆ ماوەی چەند ساڵ لە هەرێمی کوردستان ژیانیان بەسەر بردووە و لە کاتی سەفەرکردن بۆ تورکیا لەلایەن هێزانامنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. مهران ئەحمەدیان ئێستا لە زیندانی سنە ڕاگیراوە و پەرستوو ئەحمەدی لە بەندی ژنانی بەندیخانەی سنەی زیندان و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێکی خەڵکی ئاودانان لە تاران. لە ڕۆژانی ڕابردوو ڕۆژنامەوانێکی خەڵکی ئاودانانی ئێلام و دانیشتووی تاران بە ناوی مستەفا نیعمەتی تەمەەن 48 ساڵ لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە پیرۆزیەکان بە 64 مانگ زیندان و 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. بەپێی یاسای کۆکردنەوەی سزاکان قورسترین سزا واتە 40 مانگ بەندکران بۆ ئەو ڕۆژنامەوانە جێبەجێ دەکرێت.
مستەفا نیعمەتی ئابووری ناس و نووسەر لە ڕۆژنامەی تیجارەت فەردا و لە ئەندامی گروپی شاخەوانی ئاودادانە و برایەکی بە ناوی مورتزا نیعمەتی مامۆستای زانکۆ پاش شۆڕشی ژینە لە کارەکەی دوورخراوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی شەغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی شاهڕوود و میامی. ڕۆژی سێشەمە 30 ڕەزبەر کرێکارێکی شاغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی شارەکانی شاهڕوود و میامی دژ بە دۆخی خراپی پیشەوی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی، گۆڕانی دۆخی پیشەوی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. جێگای ئاماژەیە کە کرێکارانی ئەو ڕێکخراوە ماوەی 6 ڕۆژە کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە ئەبەن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخ بە کێشە و گرفتەکانیان نادن. ناڕەزایەتی موعەلیمانی نێهزەت لە تاران. موعەلیمانی نێهزەتی وانەوتنەوەی سەراسەری ئێران هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی سنفی فەرهەنگیان ڕۆژی سێشەمە 30 ڕەزبەر لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەردشدا کۆبوونەوە. معلمانی نەزەنتی وانەوتنەوە خوازیاری پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی هەغدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، دامەزراندنی هەمیشەییان لە ئاموزش و پەروەرش، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. شایانی باسەکە لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوو معلمێک بە ناوی محەممەد ڕەزا وەزیری ئەتهەر دەست بەسەر کراوە. ڕووخاندنی خانووی هاوڵاتیانی هەژار لە ڕەمینی چابەهار. ڕۆژی سێشەمە 30 ڕەزبەر مامورانی ئیدارەی مەسکەن و شارسازی چابەهار هاوڕێ لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردووەتە سەر خەڵکی هەژار لە گوندی ڕەمین و چەند خانوویان ڕووخاند. بە وتەی هاوڵاتیانی بەلوچ، هێزەکانی ڕژیم کاتێک خەڵک لە ماڵەوە نەبوون و منداڵەکانیان ڕەوانەی قوتابخانە کردووە، هەموو کەلوپەلەکانیان فڕێداوەتە دەرەوە و خانووەکانیان ڕووخاندووە. پێشتر کەمپینی چالاکانی بەلوچ راپۆرتێکی لەسەر پلانی ڕژیم بۆ گۆڕانی دیموگرافی بەلوچستان و بەکردەوە دەرهاتنی فەرمانی خامنەی بۆ گەشەپێدانی کەناراوەکانی بەلوچستان لە ڕێگەی نیشتەجێکردنی بنەماڵی هێزەکانی فاتیمینیۆم و زەینەبیۆن بڵاو کردووەوە. پەیامی چەند چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین بۆ قوربانیانی کارەساتی تەبەز. ڕەیحانە ئەنساری نەژاد، ناهید خۆداجور، نەسرین خەزر جەوادی چالاکانی کرێکاری بەندکراو لە بەندی ژنانی بەندیخانەی ئەڤین و بۆنەی کارەساتی کانگەی تەبەز لە پەیامێکدا هاوخەمی خۆیان ئاراستەی بنەماڵی گیانبەخت کردووان کرد. چالاکانی کرێکاری حکوومەتی سەرکوتگەری ئیسلامیان بە بۆنەی دابین نەکردنی ئەمنیەت بۆ کرێکاران و ڕوودانی ئەو کارەساتە دڵتەزێنە بەرپرسیار زانی و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵی قوربانیان نیشاندا. چالاکانی ژنڕایان گەیاند ڕژیم بە هەموو شێوەیە کرێکاران لەناو دەبات، یان ڕەوانەی شوێنە کوشتارگەیان دەکات یان زیندانی و ئێدامیان دەکات، تاکە ڕێگەی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەو ڕژیمە سەرکوتگەرە یەکگرتووی کۆمەڵگای کرێکاری و پەیوەندیان لەگەڵ چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگایە. هەموو خەڵکی ئێران ئەبێ پشتیوانی لە کرێکاران و بنەماڵەکانیان بکەن. دەست بەسەرکردنی دەیان هەوڵایەتی ئەفغانستانی و بەلوچ لە ئیرانشار. ڕۆژی سێشەمە 30 ڕەزبەری 1403 هێزەکانی حکوومەت دەیان شارومەندی ئەفغانستانیان لەگەڵ ژمارەیەک هاوڵاتی بەلوچی بێناسنامە لە ئیرانشار دەست بەسەر و بۆ شوێنی نادیار گواستووەتەوە. بەپێی راپۆرتی حاوەش لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەسەدان هاوڵاتی بەلوچی بێناسنامە و شارومەندی ئەفغانستانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و سنوورداش کراون. لە حاڵێکدا هاوڵاتیانی بەلوچی بێناسنامە شارومەندانی ڕەسەنی ئێرانین کە لەلایەن حکوومەتەوە پەراوێز خراون و لە هەر جۆرە ئیمکاناتێک بێبەش کراون. و دوایین هەواڵ کوژرانی ژنێک بە بیانووی ناموس لەلایەن هاوسەرەکەیەوە لە تاران. پیاوێک لە شاری ڕێی بەهۆی گومانی پەیوەندی هاوسەرەکەی لەگەڵ پیاوێکی دیکە هاوژینەکەی ئەکوژێت و لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر ئەکرێت. بەپێی زانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوو پاش بیستنی جەنگی هاواری ژنێک لە خانوویەکی شاری ڕێی، خەڵک پەیوەندی لەگەڵ پۆلیس دەگرێت و کاتێک سەردانی خانووەکە دەکەن لەگەڵ تەرمی خوێناوی ژنێک بەرەو ڕوو دەبنەوە.
بە دوای لێکۆڵینەوەکان دەردەکەوێت کە هاوسەری قوربانی هاوژینەکەی بە گومانی هەبوونی پەیوەندی سۆزەر لەگەڵ کەسێکی دیکە بە شێوەیەکی وەحشیانە کوشتووە. بنەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.